ڕێککەوتن لە عومان و دووکەڵ لە بەندەر عەباس. یەکەمین گورزی ڕاستەوخۆ لە ئێران وەشێنرا. سەر لە بەیانی ئەمڕۆ گورزێکی هێندە قورس و کوشندە لە ئێراندرا کە تا دوای 4 کاتژمێر هێشتا هێزانیەکان بە تەواوی نەیان دەزانی چی ڕوویداوە و نەشیان دەزانی زەرەر و زیانەکان چەندن. تا ئێستا سەدان کەس کوژرا و سەدان کەسیش تەنانەت تەرم و لاشەکانیشیان نەدۆزراوەتەوە. وەفدی دانوسانکاری ئێران لە هەمان کاتی تەقینەوەکەی بەندەر عەباس لە عومان لە هۆتێلەکە چاوەڕێی هاتنی وەفدە ئەمریکیەکە بوون. لەوەیە ئەوە یەکەمین پەیامی کردەی ئەمریکا و ئیسرائیلی هاوپەیمانی بێت بۆ ئەو دوژمنەی کە ساڵێکە پەڕووباڵ کراوە و لە ناوچەکەدا تەنها ناو و قەوغەکەی ماوەتەوە. پێش 4 کاتژمێر لە ڕوودانی تەقینەوەکەی بەندەر عەباس پێگەیەکی کۆمەڵایەتی مۆساد لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسڕای گەاند کە لە نێو دڵی دوژمندا ئاگر دەکەینەوە وەکو ئاماژەیەک بۆ لێدانێکی کوشندە و گورچک بڕ. لێدانەکە تەواو استراتیژی بوو بەو پێیەی درا لەو عەمبارە سوتەمەنیەی کە بەرپرسە لە دروستکردن و داوینکردنی سوتەمەنی فڕۆکە و چەند پێداویستیەکی تری تایبەتمەند بە پیشەسازی جەنگی و موشک. دەسەڵاتدارانی ئێرانی ترسیان لێ نیشتووە و نازانن چۆن ڕوبەڕوویە و دۆخە ببنەوە کە ساڵێکە لە هەوڵی پێش پێگرتنیتان ئەویش دوورخستنەوەی جەنگە لە نێو خودین ئێراندا. دانوسانەکان بوونەتە خاڵی لاوازی ڕژێمی ئێران وەکو لەوەی خاڵی بەهێزیان بێت. هەر لەبەرەوەش جارە دوای جار و دانیشتن دوای دانیشتن ئەمریکیەکان مەرج و داخوازی زیاتر دەسەپێنن تا ئەستێک کە وەفدی ئێرانی هاواری لێ هەستاوە. پێش ساڵێک ئێرانیەکان لە هەموو لایەکی ناوچەکە بە تەقینەوە و بوشک و درۆن و بۆمبارانی بنکە و بارەگە سەربازیەکانی هاوپەیمان و بەرژەوەندیە بازرگانیەکانیان دەکرد و دەیانویست ئەمریکا و دۆستەکانی وەجەر بنێن. بەڵام ئێستا هاوکێشەکە تەواو پێچەوانە بۆتەوە. ئێرانیەکان تەنها بەرگری دەکەن کە جەنگەکان نەگاتە نێوماڵی خۆیان. بۆیە تەقینەوەکانی ئەمڕۆی بەندەر عەباس زەنگێکی قورسی ئاگادارکردنەوە بوون بە ڕاستەی خزانی جەنگەکە ڕووە و تاران. لە ئەگەری سەرنەگرتنی دانوسانەکان لێدانی گورزی سەربازی سنوورتر یەک لە بژاردە خێراکان دەبێت. ترامپ لە کۆنگرەی لۆس ئانجلۆس گوتی دانوسانەکان دوایین چەند سیمانەوەی ڕژێمەکەی تارانە و لە ئەگەری شکستی دانوسانەکان لێدان لە بنکە ئەتۆمیەکان و ژێرخانی ئابووری بژاردەی بەردەست و سەرەکی دەبن. ئێرانیەکان هەرچەندە ماوەی 2 هەفتەیە بە چڕی سەرقاڵی نمایشی هێز و نیشاندانی توانای سەربازی سوپای پاسدارانن، بەڵام لەوەیە بەرامبەر پێشکەوتووی فڕۆکە و کەرەستە سەربازیەکانی ئەمریکی و ئیسرائیلیەکان هێندا لاواز و دەستەوەسان بن، هەر شایستەی بەراوردکردنیش نەبن. تا ئێستاش ڕادار و چاودێری ئاسمانی ئێرانی نەیانتوانیوە شوێنی هەڵدانی موشەکەکان دیاری بکەن. هەر بۆیە ئیسرائیل و ئەمریکیەکان وەکو نێچیرێکی لاوازی دەستەمۆکراوی سەرکێز تەماشای دوژمنەکەیان دەکەن. پێدەچێت ئەوەی تا ئێستا ئێرانی بە پێوەهێشت بێتەوە ئەو سەفەقات و ڕێککەوتنە ژێربەژێرە نهێنیانە بن کە رووسیا و ئەمریکا بۆ دابەشکردنی ئێران و ئۆکرانیا دەیکەن. کانجامەکەشی ئەوەیە ئۆکرانیا بۆ رووسیا و ئێرانیش بۆ ئەمریکا بێت.